کورتە فیلمی بێڕتوش لە سیناریۆ و دەرهێنانی توانا عەلیە و لەلایەن زانا عەلی لە ڕێی ژیری دەستکردەوە بەرەم هێنراوە و سارا حمەفەرەج نواندن لەم بەرەم هاکات. بڕیار وایە ئەم کورتە فیلمە لە خولی دووەمی فێستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل نمایش بکرێت. بەڵێ جا بۆ قسەکردن لەسەر فیلمەکە بەڕێز توانا عەلی لە ستۆدیۆ لەگەڵماندایە بۆ ئەوەی باس لەم فیلمە بکەین بیرۆکەی دروستکردنی فیلمەکە. کاک توانا بەخێر بێیت. سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ جەنابتان، سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ تۆ بۆ کورساتنیەوە. زۆر سپاس. کاک توانا من باس سەرەتا لەوە دەست پێ بکەم مەبەستمە بزانم بیرۆکە و دروستکردنی ئەم فیلمە بۆ چێ گەڕێتەوە؟ 10 ساڵ لەمەوە پێش پەیوەندێکی تەلەفۆنیمان کرد لەگەڵ هاوڕەیەکمان باسی فیلتەرەکانی سناپچاتمان نەکرد و کاتە زۆر باو بوو. بەڵێ هەندێک جار خەڵک هەنێ فلتەری بەکارهێنا کە گیان لەبەر بوو. پێمان سێر بوو کە خەڵکانێک هەن ئامادەن ڕووی ڕاستەقینەی خۆیان بشارنەوە و بەم فلتەرانەوە دەربکەون. پێشبینیەکەم کردوتم ڕەنگە ساڵانێکی داهاتوو خەڵک هەبێ ئاوات بۆ بخوازێ تەنانەت ئاوێنەکەی ڕۆژانەشی فلتەری سناپچاتی بەسەر بێت و بۆی کە قژی دانایان میکیاجی کرد لەسەر و فلتەرانە خۆی ببینێتەوە. دوای 3-4 ساڵ پەیوەندی پێوە کردم وتی پێشبینیەکەت ڕاست دەرچوو. من نەمەزانی کام پێشبینیە ساڵانێکی زۆر بوو قسەمان کردهبوو. وتی ئەوەی کە پێت وتم لە گفتوگویەکی هاوڕێیانەیە دانیشتێکمان کردووە کچێک گوتێتی خۆزگە لە سینەوە ئاوێنەیەکمان بۆ هاو ئەویش فلتەرەکانی سناپچاتی لەسەر بوو. بەڵێ بەڕاستی هەم پێم خۆش بوو هەم پێم ناخۆش بوو. پێم خۆش بوو کە پێشبینەکەم ڕاست دەرچوو. ئەوەی تر کە پێم ناخۆش بوو مرۆڤ بگاتەوە و ئاستە لە باری دەرونی کە ڕووی ڕاستەقینەی خۆیان ئەو ڕۆی کە هەیەی حەز نەکابی بینێت تەنانەت لە ئاوێنەکەشا بۆ ماوەیەکی کورت. ئەمە بووە هەوێنی دروستبوونی ئەم کورتە فیلمە ساڵانێکی زۆر بیرم لێ کردەوە بەڵام دەرفەت نەڕەخسا بوو تا بەم دوایانە ئەم دەرفەتەمان بۆ ڕاست. زۆر باشە. جا ئەمە باسی وردەکاری دەرفەتەکەژەکەین کاک توانە بەڵام پێشەوە بەسمە بزانم چەند کەس بەشداریان لەم کورتە فیلمیان کردووە؟ 3 کەس بەشداریمان لەم کورتە فیلمیان کرد، 4 کەس ببوورە. من خۆم سیناریۆ دەرێنانەکەم کردووە. باڵێ کاکڕاو عەبدولوەهاب وێنەی گرتووە، ساراخان ئەکتەری کردووە و زانا عەلی برام کاری میوزیکەکەی بە AI کردووە بە ژیری دەستکرد کرد. بەڵێ باشە کاک توانە چی وای لێ کردی لە ئێستا بیر لە بەرهەمێنانی ئەم فیلمە یاخود بڵێن دروستکردنی ئەم فیلمە بکەیتەوە؟ من ئەمە مەبەستمە بۆم باسکەی. بەسپاسەوە بۆ دامەزراوەی ڤیم فاوندیشن بەڕاستی ئەوان ئەو خەیاڵ و بیرکردنەوەی کە لە مێشکی ئێمەیا بوو دەرفەتێکی بۆ ڕەخسانی بۆی بیکەین بە کورتە فیلم. خولێکیان کردەوە کە زانی مامۆستا هەوراز سیناریست و دەرهێنەری بەتوانە خولەکە ئاڵێتەوە حەزم کرد بەشدار بم. لێرە سڵامانێ بۆیە منیش سڵاوم هەیە بۆ ئەو خات و لیلیان بەڕێوەبەری پرۆژە لە دامەزراوەی ڤیم خاوەنی بیرۆکەی ئەم خولە بووە کە بەم خێراییە کردبوویانەوە لە ماوەی 5 ڕۆژە زۆر بە کورتی و بە پوختی پیان وتین کە چۆن سیناریۆشی زانستی و ئەکادمی. بەڵێ زۆر بە زانستیانە زۆر سوودم لێ وەرگری. ئەمە ویستمان بۆ من بۆ مەبەستە چونکە بۆ کاری پرۆدەکشن سوود لەم زانیاریانە وەربگرم بەڵام سەیرم کرد من نەتوانم کورتە فیلم دروستکەم کە مامۆستاوەراز پێوتین ئێوە ئەبێ کورتە فیلم دروست بکەن و بە خێراییش بەشداری فیستیڤاڵی کورتە فیلمی پێ بکەین. زۆری نەمان تووشی شۆک بووین چۆن نەتوانین بەم ماوە کورتە. بەڵام سوپاس بۆ خوا توانیمان لە ماوەی 3 ڕۆژە ئەم کورتە فیلمە بەرەم بێنین. ساراخان هەر لەگەڵمانە بەشدار بوو. شێوەیەکی کاریزمی و سینەمایی زۆر جوانی هەیە. کاکڕەوە عەبدولوەهاب مصورێکی زۆر باشە. کاک زانا عەلیش پێشتر چەند کلیپێکی هەم بە دەنگ و هەم بە ڤیدیۆ بە AI و بە ژیری دەستکرد دروست کردووە. توانیمان تیمێکی باش دروستکەین و بە خێرایی زۆر باشە. کەواتە کاک توانە ئەمە ڕێخۆشکرد نابێ بۆ توانە عەلی بۆی بیر لە فیلمێکی تر بکاتەوە لە داهاتوە دروستکردنی ئەم فیلمە نمایشکردنی ئەم فیلمە بەتەئکید ئەمە هانی داین کە ئەم خولی ڤیم فاوندیشن هانی داین کە بۆ ساڵی داهاتوو بەشدار بین. لە ئێستاوە سوپاس بۆ کاکدەوەن معروف کە فیلمەکەشتان لە فێستیڤاڵ وەرگیراون وەرگیراون فێستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل خولی دووەمی 1920 نمایش دەکرێت ڕۆژی هەینی و شەمە نمایشەکرێت. کاکدەوەن معروف کە زانی من سەرقاڵی کاری سینەمایم ئێستا و ئەمە یەکەم ئەزمونمانە و سەرکەوتوو بۆ وەرگیراوە بیرۆکەی سیناریۆیەکی پێوتوم ئیشەڵا بۆ ساڵی داهاتوو کاری لەسەرەکەین. ڕێز و سپاسم هەیە بۆ ئەویش ئیشەڵا کاری تریشی لەسەرگین لە ئێستاوە بیر لەواکەینەوە چۆن تێکەکان وەرگین چۆن شۆتەکان وەرگین چی بکەین چێ ئەکتەر بێ هەندانەکەمان زۆر بوو بەڕاستی
خۆمان لە ئاستی چاوەڕوانی ئێمە زۆر زیاتر بوو. زۆر باشە کاکتوانە من پرسیاری کەم هەبوو بەڵام کاتم نەماوە بەڵام دو پرسیار لێکم دەستگای میدیایی کورسات دامەزراوەی ڤین بەردەوام هاوکار و پشتیوانی هونەرمەندان و کللتورن لە شاری سلێمانی بە یاخود لە هەر ناوچەیشتر بێت جیاوازی ئەم دڵسۆزیەت چۆن هەڵەسەنجێنی؟ من زۆر سپاسی کەناڵی کورساتەکەم کە ئەوان سپۆنسەری میدیایی ئەم فیستیڤالن هەروەها سیتی سینەما و ڤین فاوندیشن. منش لەو سۆنگەوە پرسیارەکەم ئەمە هەنگاوێکی زۆر جوانە کە کورسات بەردەوام ئەو شاشەیە بووە کە وا ئەکات کە هونەرمەندان دەرفەتیان بۆ بڕەخسێ کە کارێک بکەن کارەکانیان ئەنجامی هەبێت هەم پاڵپشتیکی معنەویشە بوویان. من دڵنیام هەر کەسێک هەر هونەرمەندێک هەر سینارستێک داوای هەر هاوکاریەک لە کورسات بکات هاوکاریەکە سوپاسیانەکەین کە لە ڕێگای و شاشە جوانەوە ئێمە لێرە پەیامی خۆمان گەیاند لە داهاتوش و لە ڕۆژانی داهاتوش لە فیستیڤالەکە پاڵپشت و پشتیوانمانە بن. بە دڵنیایی زۆر سپاس بەڕێوە چوونی ئەم جۆرە فێستیڤالانەش گرنگی و کاریگەری هەیە بۆی کە گەنجان بتوانن ساڵانە فیلم دروست بکەن ئەگەر بە تێچوێکی کەمیش بێت کە ئەمە خۆی لە خۆیان ڕێخۆشکەرێ بێ بۆ گەنجان و لاوان کە بێنە ناو بواری فیلم سازیەوە. ئەوەی کە زۆر گرنگە و ئەمەوێت لە کۆتاییە باسی بکەم ئەوەیە کە ئەوەی لە خەیاڵ و بیری گەنجێکایە و دەرفەتێکی بۆ نەڕەخساوە لە ڕێگەی ئەم خولی کە ڤین فاوندیشن کردیەوە بوو بە بەرهەمێکی واقعی و سینەمایی و وەرگیراوە و تۆ ئێستا لە فیستیڤالەکە بەشدارەبی کە لە کاتێکا هیچ کەسێکمان لەوانی کە لە خولەکە بەشداریان کردووە هیچ ئەزمونێکی سینەماییمان نەبووە بەڵام دوایی زانیمان ئەتوانم بڵێم ئەم ڕێکخراوە توانی ئەم توانە و بەهرەی ئێمە دەربێنێت هانمان بدات بیکەین بە فیلم. بەدڵنیایی توانە عەلی سوپاس کە لە ستودیۆ لەگەڵمان نابوون سەرکەوتوو بن. سپاس بۆ جەنابێت سپاس بۆ کورسات نیوز. زۆر سپاس.